بەڵێ ئاراس زۆر بەداخەوە ینی من هیچ لەگەڵەوە ینی مەم هەواڵە ناخۆشە بۆ خەڵکی کورسان بڵێن بەڵام هیچی وایەک نەماوە بۆ ئیتر لە بەغداوە هیچ هەواڵێک نییە بۆ بابەتی موچە ئەمڕۆ دوا ڕۆژ بوو دەتوانین بڵێن دوێنێ دوا ڕۆژ بوو وەڵام ئەم ڕۆژ هەر هیوایەکە بوو کە بتوانن حکوومەتی عێراق یاخود وەزارەتی دارایی هەنگاوێک بنێ پارەیەک بنێرێت ئەگەر بە سولفە یاخود قەرزیش بێت چەندە نایاساییشە بەڵام سوودانی هەر بە ئاشکرا دوێنێوتی کە من چیتر ئیتر 1 دینار بۆ حکوومەتی هەرێمی کورسان نانێرم چونکە ئەوان پامبەر نەبوونە بە ینی بڕیارەکانی دادگای فیدراڵ لەمان کاتیشدا هیوایەکە بوو بۆ ئەوەی کە دادگای فیدراڵی ئەمرێکی وەلایی دەربکە بەڵام ئەم ئەمرەوەلایەش هەر لە سەرەتاوە دەزانرا کە ناتوانرێت دەربکرێت بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆری لە دادوەران لە حەجن ینی ئاراز هەواڵەکان زۆر ناخۆشن نەک بەستەنیا پێش دەژن بەڵکو بۆ دوای جەژنیش ناخۆشن ڕەنگە خەڵک ئێستا پێمان بڵێ قەرەخەبەرن بەڵام هەواڵەکان زۆر ناخۆشە ینی هیچ ڕێگە چارەیەک نەماوە تەواو لە بەردەم هەرێمی کوردستان بەس ئەوەیە کە ڕێکەوتنەکان جێبەجێ بکە بەڵێنێکی توکمە بدا بە حکوومەتی عێراق کە تەواو جێبەجێیەکە ئەگەر نا 1 دینار پارە ناتوان بۆ هەرێمی کورسان بێرن نە لە پێش دەژن نە لە پاش دەژن کێشە گەورەکە لە پاش دەژن دەست پێ دەکە ئاراز ینی بڕیاری دادگای فیدراڵیش ڕەنگە هەر لەگەڵ بڕیاری حکوومەتی عێراق بێت چونکە دادگای فیدراڵی سەرەتا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقا کۆ دەبێتەوە قسە دەکە ئەو جا ئەمری وەلایەکە دەردەکە ئەگەر ئەمری وەلاییش هەبێ حکوومەتی عێراق لە ماوەی 48 کاتژمێراگە جێبەجێ نەکا و ئەمرە وەلایەش نامێنێ بۆیە بابەتەکە زیاتر ئێستا بۆتە بابەتێکی سیاسی دەبێت کەسی سیاسی یەکەم کەسی یەکەمی کورسان بێتە بەغداد گفتوگۆیەکی چڕ بکرێ ئەم جارە بەڵێنێکی باش بدرێ و ڕێکەوتنێکی ینی ئیمزا بکرێ ڕێکەوتنێک کە هەردوو لاپابند بێ پێوە ئەجینا وا بە ئاسانی چارەسەر نابێ تەیب سامیش لەلایەکەوە هەر سوورە ئاڵێ من چیتر پارە نانێرم چونکە خۆم ناخەمە سەر بەرپرسیارەتی یاسایی و دەستوری بۆ ئەوەی تووشی کێشە بم لە داهاتوو تا چکە کابینەکەشی وا خەریکە تەواو دەبێ ئەم کابینەی سوودانیش تەواو دەبێ ئەویش بە هەمان شێوە ئاراز بابەتێکی کەشەیە کە فشارەکان زۆرن لە چوارچێوەی هەمانگیشەوە لە بەجۆرێ و زانیارانەی دەستم گەیشتووە لە دوایین کۆبنەوەی چوارچێوەی هەمانگی تەنیا 2 حزبی چوارچێوەی هەمانگی لەگەڵ ئەوە دابوون کە پارە بچێ ئەویش عەبادی لەگەڵ ڕەوتی حکما کە عەمار حەکیمە بەڵام باقێکی هەمووی لەگەڵ ئەوەی دانەبوون کە هیچ دینارێک 1 دینارێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە نەکرێت چونکە پابەند نەبوونە سوودانیش خۆشی تووشی حراج بوون بووە خۆشی لەگەڵ ئەو بابەتیانە کە موچەخۆری هەرێم لە پێش جەژن موچە وەرنەگرن ئەم کێشەوا گەورە بێتەوە بەڵام یعنی لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە کە کۆ بۆتەوە هەموو ئەو لیستانی کە پێدراوە لە دیوانی چاودێری لە دارایی عێراقەوە هەموو ئەوانە وا دەڵێن کە نووسراوەکەی تەیب سامی یاساییە و حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە بە بڕیارەکانی دادگای فیدراڵ و ئەو داهاتەی کە دراوە بە عێراق زۆر کەمە بە جۆرەی ئەو پارەی کەوا دەچێت بۆ هەرێمی کوردستان ڕاستە پشتی هەرێمی کوردستان لە بودجەدا هەیە کە 12.67 بەڵام لە بەرامبەردا هەرێمی کوردستان هەرچی لەسەر شانە دەبێت جێبەجێ بکە